ئێرە بێ بە خاڵی یەکەمی گەیشتنم بە گەلی کەڕەک. ئەم بەردە گەورانە ئەگەر بە تۆمبیلەکەم بە سەریا بڕۆم پێویستە کات دڵنیا بمەوە لە ڕێگەکە. لە ڕابردوودا ناوچە شاخاویەکان کەمترین جێی سەرنج و سەرسامی بوون جگە لەوەی کە وەکو ناوچەیەکی نەگونجاو لە قەڵم دراون بۆ شێوازی ژیان و نیشتەجێبوون و کشت و کاڵکردن. بەڵام دواتر لەگەڵ گەشە سەندنی شاخەوانیە ناوچە شاخاویەکان بە تەواوەتی گۆڕان و وە گرنگێکی زیاتریان پێدرا کە ئەمەش بە پێی و گۆڕانکاریە کە ساڵانە لە ناوچەکانان ڕوئەیان زیاتر و زیاتر شاخەوانان گرنگی بە شاخەکانیان هەر بۆ یەک پەیوەندیەکی بەهێز هەیە لە نێوان شاخ و شاخەوانەکاندا. ئەم گەشە سەندنەی کە لە شاخەوانیان ڕوویە چێژێک و گرنگیەکی تەواوەتی و زیاتری بەخشی بە شاخەکان. بەیانی زوو بەڕێکەوم بۆ یەکێک لەو ڕێڕەوە ئاستینانەی کە یەکەم ڕێڕەوی ئاستین لە کوردستانە دروست کراوە واتە ئێمە بووین بە خاوەنی یەکەم ڕێڕەوی ئاستین لە کوردستان لە بەراورد بە 3000 ڕێڕەوی ئاستین لە جیهانە. واتە ئەمە چوینەتە ناو ئەو ڕیکۆردەی کە لە جیهانە هەیە 3000 ڕێڕەوی ئاستین هەیە. ئێستاش لە کوردستان خۆشبەختانە ڕێڕەوی ئاستینمان هەیە وەکو جۆرێک لە جۆرەکانی وەرزشی شاخەوانی ئەتوانیت ئەم ئەزمونە بکەیت. ئەمە نەخشەی تۆپۆگرافی گەلی کەڕەکە. گەلی کەڕەک دەکەوێتە سەر هێڵی پانی 36 پلە و 34 خولەک و 39 چرکە و هێڵی درێژی 44 پلە و 31 خولەک و 21 چرکە. ئێمە سەرەتا کە بەڕێکەوتین لە ڕەواندوزەوە هاتین ماوەیەکی زۆر بەڕێکەوتین تا گەیشتینە خاڵی یەکەممان کە لێرەوە داغڵ بووین گەیشتینە کەڕەک. دواتر لە کەڕەکەەوە هاتینە ئەم خاڵە کە ئێرە پێوترێت گەلی کەڕەک و لێرەوە ڕێڕەوی ئاسینەکە دەست پێکە. من بەم شێوازە بەم ڕێگایەتێ پەڕم بە نێوان ئەم دوو دۆڵەیە کە ئێمە ئێستا لەم خاڵەیەین. ئێستا بەپێی نەخشەکەم بێت لە بەرزی 900 متر لە ئاستی ڕووی دەریاوە بەرزم و دواتر بەڕێەکەوین دەست پێکەین ڕەنگە بگەینە 1200 کە لێرەیە و تاوەکو 1500 متر لە ئاستی ڕووی دەریاوە. ئەم شوێنە ئێمە ئێستا لەم خاڵەیەین بە نێوان ئەم دوو دۆڵە تێپەڕین. ئەمە ڕێڕەوەکەمانە بەم شێوازەینە ئێرە و لێرەوە بەرزێکی زۆر هەیە لە نێوان ئێمە لە نێوان ئەم دوو شاخەیە بین. لێرەوە پێویستەکە پێداویستە سەلامەتیەکان بەستم و خۆم ئامادەکەم بۆ هەنگاوەکانی دواترم. هەرنەسەکە بەستم
ئێستا پێویستەکە ئەنیاردەکە بەستم تێپەڕێکم بەم دوو لوپەیە شازە پاگیرەکەم بە هاڕنەستەکەەوە دواتر پێویستیم بەم کوێکانە ئابێت کە دواتر لەوەی بینن بۆچی بەکارێنی ئەم سڵنگە و ئەم هەشتی هاتنە خوارەوەشمان پێویستە بێ کە دواتر گوتم لەوێ ئەیبینن بۆچی بەکارێنین دوو هاوڕێم لە فیدراسیۆنی شاخەوانی ئەمڕۆ لەگەڵمان وەکو هاوکار و وەکو بەشێک لەو تیمەی کە دەستیان هەبوو لە دروستکردنی ئەم شوێنە چاوەڕێی منن پێویستەکە چم بۆ لایەن بەڵام شازە ئامادەکاری تاو بکەین بۆ چوونەکەمان گەیشتم بە هاوڕێ ئەزیزەکانم ئێبیژان زۆر باشە کاک دانیاڵ خۆتمەوە بینەران پراسەنیت از دانیال نبی مزفر سەرۆکی ناوەندی سۆران فدراسیۆن شاخەوانی کوردستان لەو بەرنامەیە لەگەڵ بەشدار دەبین پێکەوە زۆر خۆشحاڵم ئێبیجان من ئیبراهیم محەممەد شەهباز لە هەولێرەوە لە تیمی ئالفا ئەوڕۆکە لەم گروپە لەم تیمە بەشدارم تا بتوانین کارێکی جوان ئەنجام بدەین و کارێکی سەلامەتی بێ سەلامەتی بێگومانێک ئەو خاڵی گەشتەکەمان وە کۆزانی ئێمە پلانێکی دوور و درێژمان لە بەردەما پێم باشە کە بەردەوام بین و دڵنیابین لە سەلامەتی خۆمان چکە گەڕانۆشمان لە کاتێکی زۆر گونجاو بێ بگەڕێنەوە با بەردەوام لە کاتی هاتنت بۆ گەلی کەڕاک یاخود هەر دۆڵێکی تر دەبێت ئەوە باش بزانیت گرنگی جلو بەرگی سەلامەتی و کڵاوی تایبەتی لێرەدا زۆر گرنگە چونکە تۆ بە نێوان دۆڵێکی بەرتەسکدا دەڕۆیت و لە بەرزاییەکاندا ڕەنگە ئاژەڵێکی کێوی یاخود ڕووداوێکی سروشتی وابکات بەرد بکەوێتە خوارەوە تۆش لە دۆڵەکەدا هیچ دەرفەتێکی ڕاکردنت نییە هەر بۆیە گرنگە کڵاوی سەلامەتی ببەستیت چونکە سەلامەتی سەرەتا و کۆتا خاڵی هاتنەکەتە بۆ ئێرە تاوەکو بەردەوام بین و هەتا کۆتا خاڵیش هەر کانیمان هەیە و ئەتوانین ئاوێکی سروشتی سازگارمان دەست بکەوێت کە دوجار ئەم ئاوی کانیا بێ بەشێک لە ئاوی ژێرزەوی کوردین گیان دەمەوێت لێرە سەرنجت بۆ شتێک ڕابکێشم جاران پێشەوەی لافاو لێرە بدە تاوگەیەکی نزیکەی بەرزی 3 مترمان لێرە هەبوو ئێرە تاوگەیەکی 3 مەتری بوو بەڵێ ئێرە تاوگەیەکی 3 متری بوو کە ئێستا پڕ بوویتەوە ئێرە پڕ بوویتەوە بەڵێ شوێنەواری ئەو پەیژانێک کە جاران لێماندا بوو ئێستا دەتوانین دەری بێنین بەڵێ ئەگەر بڕێک لێ بگەڕین دەتوانین پەیدا بکەین ئەوە ئاسنەکان ئەمە کاتی خۆی ڕێڕەوێکی ئاستی بۆ کە سەرکەوتین پیاە ئەمە دیارەکە پێشتر ڕێڕەوێک بۆ پیاە سەرکەوتنەتە سەرەوە هەموو ئەمانە ئەوە سەلمێنن کە ڕێژەی بارانبارین و لافاو لە ناوچەکەیە کاریگەری ئەوەی کردووە کە ئەو ئاوە زۆری هاتووە تەواوی بەردی ناوچەکەی هێنا و 3 مەتر خاکی ئێری پڕ کردوێتەوە جاران زیاتر لە 5 پەیژە بەسەر دەکەتی هەتا لەسەر ئەو تاوگەی دەکەتی ئێستا پڕ بوویتەوە 5 کەلەمان هەبوو بۆی لافاوە پڕ بۆتەوە هەتا بێ لە کاتی زستانێکی زۆرە ئێرە بێت چۆنایی بێ زۆر مەترسیدارە نابێت لە کاتی باران چونکە بە لەحزە لەوانەیە لافاو لێبدا لە ماوەیەکی زۆر کوتە لەماوەیەکی زۆر کورت دەتوانین کارەسەتێکی زۆر گەورە دروست بکات کاتە تاوکو باران نەباری و پلانەکەمانی هەڵنەوەشانەوە بەڕێبکەوین ئەبەردەوام بێت یەکێکی تر لەو نیشانانەی کە لافاوی ناوچەکە زەبری گەیاندووە بە ڕێڕەوی ئاسینەکە بەم شێوازە لێرەوە دیارە ئەمە ڕێڕەوێک ئەمە دوان ئەمە 3 4 و چەندین دانەی تریش لە ڕێگاوە لافاوێکی زۆر ئەو بەردانەی کە هێناوێتی ئێرەی خراپ کردووە کوردینگیان هێزی ئەو لافاوە ئەوەندە زیاد بووە کە تەنانەت ئەوانەشی بستاندووە سیمەکەشی خرتاندووە
ئەو سیمە زۆر بەهێزە چەندین خەن تەحمل دەکات ئەو بەردە گەورانەی کە بەر هۆی لافاوە هات کرد خوارێ چ هێزێکی هەبووە ئەوەی وساندیە ئەو بجاو بەردە هەر نەمایە لێرە نایبێت ئێبی ئێرە چەند مەتر بەرزە ڕۆکەمان ئێستاکە ئەوەی کە بەسەر دەکەوین 20 متر بەسەر دەکەوین 20 متر بەرزایی ئەمە ڕاڕەوی یەکەممانە یان ئەمە بە دووەم حساب چۆدانێکی تریشمان هەبوو ڕووخاوە بەڵێ کاتان بە ڕاڕەوی دووەم بەردەوام بین ئێمەی مرۆڤ هەمیشە خوازیاری شتانێکین کە لە ئێمە سەختتر و بەهێزترە ئەم دۆڵە شوێنی تاڤگە و ئاوێکی بەخوڕە لە وەرزەکانی زستان و بەهاردا تەواوی ئەم دۆڵە ژێر ئاو دەکەوێت ڕەنگە ئەمە جۆرێک بێت لەو پاڵنەرانەی کە خواستی خۆسەلماندنمان دەجوڵێنێت بمانەوێت تواناکانی خۆمان و هەموو ئەو نهێنیانی بەشێکن لەو خواستەی کە هەمیشە پاڵنەرمان دەبن بۆ ئەوەی بگەینە سەر و تواناکانی خۆمان جۆرێک لە ململانەیە دروست ببێت هەر بۆیە لێرە ئەم ڕێڕەوە ئاسنینە دروست کراوە ئەو ڕوودا و سروشتیانی کە لێرە ڕوویاوە بەهۆی لافاوە پەتەک سیمەکەی ئێرە تەواو کرداوە و بەشێک لە ڕاڕەوە ئاسنینەکە ڕووخاوە پێویستەکە لێرە چی بکەین؟ ئێرە دەمانەوێت فیکسۆپی دابنین عەبلی جێگیر دادەنین ئەو دە بەسەرە چەند خاڵ پێویستیمان پێێتی ئەمە یەک دوو سێ خاڵ تا سێ خاڵ خاڵمان پێویستە بەرجێکردی لەو لاوە ئەیدی ئەوە هەیە بۆکسێرەکە هەیە لێرە حەبلێک جێگیر دەکەین بۆ ئەوەی حەبلەکە لە دەستمان نەچی پێویستە خۆی بکەینەوە لەسەر دەستەمان ئەوەی حەبلەکەی بپارێزین ئەو جایشی خۆمان بکەین هەرچەندە ئەوە مەسیرێکی کورتە پێویستی بە حمایەتی دیکەی نییە تەنها حمایەتێکی جەستەیی دەکات سەلامەتی لە پێم شتێک من ئێستا یەکەم خاڵ لێ دەدەم ئەمەی ئیبەیەکە ئێستا حمایەتی جەستەیی بۆ دانیاڵەکات بۆی لە کاتێکی لە ناکاوەگە قاچی خزایە خۆت کەوتە خوارۆ بتوانێت پارێزگای لەکا بگرێتەوە من پێویستەکە دوورکەوە لێیان بۆی نەوەکو شتێکی لە نەخوازراوە ڕووبات وەکۆی بینن کویکەکان کە بەیانی پێم بوو وتم لەوێ بۆتان باس دەکەم کە شێوازی بەکارهێنانەکەی چۆنە وەکۆی بینن لە یەکێک لە خاڵەکانە جێگیری کردووە بەڵام دواترە بێ لەوێ خۆمانە بیدەین ئەم ڕاڕەوەی چەندەمە و چەند مەتر بەرزە ئەوە ستێپی چوارەمە دووبارە 25 متر بەسەر دەکەوین پێشتر 20 متر سەرکەوتین و ئێستا 25 متر پێویستەکە سەرکەوین بەڵێ هەستەکەی مەترسیەکان لەکوێیە ڕوبەڕوومانە بێتەوە ئەلێرەکە مەترسیەکەی ئێستا چون تەنافیک سرۆپمان لێدایە ئۆکەیە بەڵام لەو خاڵەیەوە هەتا بگەینە ئەو سوچەی وێن دەرەوە لەم بەرزیەوە ئەوە زۆر زۆر لوس و جێگەستی باشە زۆر زۆر وریابن تاو کوردی من لە جێ سەلامەتم دەتوان سەرکەوت
و لە ئێستاە خاڵی یەکەم لێ یەکەمەوە یەکەم بە هارنسەکەمەوە بەداوام بۆ خاڵی دواتر لەگەڵ لێکردنەوەی خاڵی دوای خۆی هیچ جۆرە سەلامەتێک نامێنێتەوە بۆمە حەبلەکەش پێویستەکە بکەمەوە ملم بۆی لە قاچم گیر نەبێ خاڵی سێهەمیش لێ یەکەمەوە و ئەیکەم بە هارنسەکەمەوە هاوڕێن لە دوایەوەی ئەو ڕاڕەوەی ترمان تێپەڕان ئەوەی بینم بەشێکی زۆری ڕووخاوە ڕەنگە لێرە پێویستکە تاو پلانی دروستکردنەوەی ڕێڕەوەکە بکەین چەند پلەمان پێویست بێ بۆی کە دایکوتینەوە ئەوەی لێرەوە دیارە زانم سێمان دەوێت سێمان پێویستە سێیان دەوێت بەڵێ لە کۆندا ئەم کەرەستە و پێداویستیانە نەبوون و بەشتانێکی سادە و توانایەکی زیاتر ئەم ڕێڕەوانەیان دروست کردووە بەڵام لەگەڵ بەرەو پێشوونی مرۆڤایەتی و کەرەستەکانی بەکارهێنان ئەمڕۆ دەتوانین ئاسانتر و بە کەمترین کات ئەم ڕێڕەوە چاک بکەینەوە لێرەوە پلانیاردەکەم دوو حیمایەتم بۆ خۆم داناوە تاوەکو توانم باشتریش بکەم دانیان شیشەکەم بیتێ ئەم شێوازە نیشانەیەکەین زۆر باش کونی یەکەم 12 سانتیمم تێکرد ئێستا کونی دووەمیش تێکەم ئێستا پێویستە کات ئەو کونەی کە دروستمان کردووە پاکی بکەمەوە هەنگاوی دوایەوە ئەو مادەی کە بەکارێت زۆرە مادەیەکە ئەپۆکسیەوە ئەوە زۆر بەردی لێدێتەوە دواتە کە وشکە بێتەوە تاوەکوە ئاسن و بەردەکە بندێکە یەک دەبێت دواتر شیشەکە
صانتا بابستينو ولا بدي دواني إيش ما بتبيته بسرهم دم ڕۆژ لە دوای ڕۆژ خواز لەسەر تاقیکردنەوەی ڕێڕەوی ئاسنین زیاتر و زیاتر دەبێت بۆیە ئێمەش گرنگە کام چالاکێ بکەین و ئەزمونمان هەبێت تیایدا ڕێڕەوی ئاسنینی گەلی کەڕاک بەهۆی لافاو و دیاردە سروشتیەکان زیانێکی زۆری بەرکەوتووە و زۆرێک لە ڕێڕەوەکان ڕووخاون و خراپ بوون بەڵام هەرچۆنێک بێت بەو جۆرەش چێژ و ئەزمموی جیاوازمان کرد بە هیوام ئەگەر تۆش هاتیت بۆ ئێرە پێداویستی سەلامەتیەکانت لەبیر نەچێت و ئامادەکاریت کردبێت. شیشەکەتە دەرەوە ئەوە ژاتت دەرەوە بەس دەری ناکەم ئەگاتان لێوێت دەستی پێوە نەگرن